جنابی ئاریوس چاوەڕوانی ئێوەن. فەرموون. جنابی ئاریوس لە کتێبخانەن. من بانگیان دەکەم. جنابی ئاریوس، بابا فیلوس تەشریفیان هێنا. درودی خدا لە ئاریوسی پیر. درود بۆ بابا فیلوس. فەرمودانیشن. بیستومە دەتەوێت دیسانەوەم تا ئەنجلس ببەی. من دەبێ ناو ئەو ئەشکەوتە ببینم. بۆچی؟ مەگەر کەسێ دەوێرێ لەو ئەشکەوتە نزیک بێتەوە لە ئێوە ناشارمەوە. من بۆ خۆم ویستم جارێ ناو ئەو ئەشکەوتە ببینم، بەڵام لە سەد گەزی ئەوێەوە واتر سێدامی گرت کە پەشیمان بوومەوە. دەزانم ئەگەر خۆدا بیەوێ من خۆڕاگری دەکەم. من دەبێ ئەوێ ببینم. آخر چۆن دەکرێت تەرمی حەوت ئینسان و سەگەکەیان پاش 300 ساڵ نەڕزن؟ ئەمە خۆی نیشانە ئاشکرای کە بۆ مەعاد. من بیرڕایکم هەیە کە بە دیتنی ئەوانە جێبەجێ دەبێ. مێلی خۆتانە. ئەوەش دەڵێم کە بە دیتنی ئەوانە هەر بیرە کەلمێشکاندا بێت دەردەچێ. جەنابی ئاریوس، لە نێوان کەسوکاریەوە کەسێ وەکو ئەم تابلۆیە واتە جەدی گۆرەتان هەیە؟ نا، تا جێ کە من دەزانم وها کەسێ نییە. زۆر سێرە. ئەمن ئەمڕۆ کەسێکم دی کە یەکجار شێوەی ئەم ڕسمێ دەدا. ڕایگرە. سەرەڕای ئاڵگۆڕی زۆریش دیسان دەیناسمەوە. ئەم خانووکۆنە دەناسی؟ خانووی جەنابی ئاریوسە. ئێرە دەلاقەیەکی داڵانی نەهێنیە. لێرە خۆ هیچ شتێک دیار نییە. نابێتی ژاشکرا بێ. ئێرە دەلاقەیەکی نەهێنیە کە ئێمە لێرەوە هەڵاتین. دەلاقەی دیکە لە پاڵ دیواری شارە. نا، ڕاست. من ئامادە نیم. ئەگەر هێلێن و ئێرکمید و گالووس لە ماڵدا نەبن من چی بکەم؟ هەرچی کە بێ ئێوە ناچارن کە ڕاستەقینە قبول بکەن. خدایە ڕەحمەم پێ بکە. بەڵێ فەرموون.
هێلێن بەڵێ هێلێن ئێوە کێن؟